باشە دیموکراسیەت هەندێک دەڵێن خەڵک بڕیاری لەسەر ئەدات شەرعی خوۆش خی گەورە بڕیاری لەسەر ئەدا تۆ کامیان هەڵبژێری دیموکراسیەت یاخود شەرعی خوا بێت ئەوەی خەڵک ئەیڵێت بۆ نمونەی سە باسی دیموکراسی بکەیت لە دیموکراسی تا ڕەنگە هەنێ شتێک ڕێگە پێدراوێ بەڵام لە دینە لە شەرعی خوا ڕێگە پێدراو نیە بۆ نمونە هاوسەرگیری دوو ڕەگەس یاخود هەمان ڕەگەس لە دیموکراسیەتە لە کۆمەڵگە دیموکراسیەکانە بۆ نمونە ڕێگەی پێدراوە پەیوەندی بە دیموکراسیەوە نیە پەیوەندی بە ڕۆژیان بە ڕووە کۆمەڵایەتەکەی لیبرالیزمەوە هەیە ئەنجا ئێمە کاڵین پێس هەموو شتێک کە باسی دیموکراسیەکەین باشی ڕووە سیاسیەکەی لیبرالیزمەکەین واتە باسی چیەکەین باسی ئەوەکەین کە ئێمە چۆن وەک هاوڵاتیان سیستمێکی حکومڕانیمان هەبێ کە ئێمە خۆمان فۆرمی سیستمەکەمان دیاری کردبێ کەس بە ناوی خوا بە ناوی نەتەوە بە ناوی چین بە ناوی حەق بە ناوی مۆدێرنە خۆ بەسەر ئێمەیان نەسەپێنێ ئەبێ ئەم سیستمە ئەبێ ئەم سیستمە ڕەوایەتی لە هاوڵاتیەکانەوە وەرگێ وە شەرعیەتیمانەوەی ئەوەیە کە خزمەت بە هاوڵاتیەکانی بکە و لە ڕێی سندوقەکاری دەنگدانەوە و بوونی ڕای جیاواز و پرۆژەی جیاواز و ئۆپۆزیسیۆنەوە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات هەبێ و توندوتیژی نەبۆمانەوە لە دەسەڵاتە و نەبووە چوونە دەسەڵات بەکار نهێنرێ ڕێز لە ئیرادە و خواستی هاوڵاتیان بگیری ئەمە دیموکراسیە دیموکراسی بەشێکە لە پێداویستیەکانی بە عەقلانی و ئینسانیمانەوەی ئەم دەوڵەتەی ئێستا هەیە لە جیهانە کە تەمەنی 300 ساڵ تێپەڕ ناکە ئەگەر بێت و بە میکانیزمەکانی دیموکراسی ئەم دەوڵەتە پەیوەندنەکەی وەحشیگەریە خوڵقێنێ نازیزمە خوڵقێنێ فاشیزمە خوڵقێنێ بەعسیزمە خوڵقێنێ تاڵیبانە خوڵقێنێ کەمالیزمە خوڵقێنێ کە مەسخی ئینسان و کۆمەلگاکە کەواتە دیموکراسی ئامرازە میکانیزمە بەهایە شێوازە بۆ ئەوەی دەسەڵات لە سنوورێکا بوەستەی خزمەت بە ئینسانەکات بکە و مرۆڤ ئازاد بمێنێتەوە کۆمەلگاش ئازاد بمێنێت باشە ئێستا یەکگرتووی ئیسلامی کامیان جێبەجێکات یاخود لەسەر کام بەرنامەی ئاڕوا یەکگرتووی ئیسلامی بە فەرمی لە بەرنامەکەی خۆیە تەبەنی دیموکراسی کردووە و پێناسی خۆشی وا گرتووە کە هێزێکی ئیسلاحی نیشتیمانیەتیە کۆشە لە پێناو دەسەڵاتێکی دادپەروەر و کۆمەلگایەکی گەشە کردو و دیموکراسی و مافەکانی مرۆڤ بە دەستکەوتی مرۆڤایەتی زانێ لە سەراستی جیهانە بۆیە خۆی لە چوارچێوەی ئیسلامیە دیموکراتیە نیشتیمانەکان پێناساک تۆ خۆت وەکو بەکارکاروانی پێ دوایە گرتو ئەمەی جێبەجێ کردووە یەکگرتوو ئەمەی جێبەجێ کردووە لە هینی خۆیان لە ژیانی کوردستانە لە چوارچێوی یاسایە کارەکە بڕای بە دیالۆگ بووە تونند و توژی بەکار نهێناوە لەگەڵ هێزەکانی تر بڕای بە یەکەوە ژیانی ئاشتی خوازانە و منافەسە هەیە بۆیە یەکگرتوو دەسەڵات نەبووە هەتا بڵین لە دەسەڵاتە وای کرد قوربانی نەبوونی دیموکراسیەکی تەواوە لە کوردستان ئیسلام بەڕاست بزانێت چ بەباش بزانێ ئەوەی دینی جاهلیت بەباش بزانێ ئەوە چیە هەر کەسێک وابوو ئەوە چییە ئینسانێکی فاشلە ئینسانێکی خەسارەتمەند و زەرمەندە ئەوە زەرری تەواوە ئایا کەس دەبینین لە وڵاتی موسڵمانان ئاوا بێ بەو شێوەیە بێ ڕازی نەبێ بە دینی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام بەو دینە ئیسلامە مەزنە ڕازی نییە و ئیمانی پێی نییە بەڵام معجەب و سەرسامە بەچی بە دینی غەرب کەسەیە نییە زۆر هەم ئەوە نییە لافی دیموکراسیت لێ دەدرێت دیموکراسەتێک باشتر بێ لە چی بەلایەنەوە لە دینەکەی خی پەروەردگار ئەو شتەیە کە باسی لێ ئەوە جاهلیەتە ئەوە خەسارەتی گەورەیە ئینسان ئیمان نەهێنێ بە قورئان و بە سونەت قەدری نەزانێ بەڵام لەولاوە ئیمانی بە جاهلیەتی دیموکراسی بێت وابزانێ دیموکراسیت باشترە لە چی باشترە لە ئیسلام فإن انضاف إلى ذلك وثمان استحسان ما عليه كي أهل الجاهلية ديمقراطية ديني كي ديني جاهلية يا ديني إسلام ديني جاهلية بو ديمقراطية ديني جاهلية لا ديمقراطية يعني حكم الشعب يعني الشعب خوي حكم كاد نك خالقي أرض وآسمان في حكم كاد ديك خلق حكم كا أو خلق إنساني دزي تدايا دز شون حكم دكا ديوة شهبت حلال بيت زي حرام زیناکاری تێدای حکمی چ دەکات با زینا حەڵاڵ بێ ئینسانی شادی خراپی تێدایە کە نێربازی پێچاکە کە وەکو چۆن ئێستا لە دووەلی ئەوروپیدا قانون بڕیاری داوە کە چییە حەڵاڵە لایەنیان نا یاسایە و دروستە نێر لە نێر مارە بکرێت ئەوە حکمی چییە ئەوە حکمی جاهلیەتی دیموکراسیە کەواتە براکانم بۆیە خی پەروەردگار دەفەرمێ ئەفە حکمە الجاهلیەت یەبغون ئێوە حکمی جاهلیەتتان دەوێت مسلمان کە هەر کەسێک کە وای لێ هات بە دینی خوا ڕازی نەبوو بە دیموکراسیەت و نازانم چی ڕازی بوو ئەوە بزانن
وەکو مؤلف فرمي تمت الخسارة أو خسارة التواوى أو إنساني زر المندي تواوى كما قال تعالى والذين آمنوا بالباطل وكفروا بالله أولئك هم الخاسرون والذين آمنوا بالباطل أو أنيك إيمانيا بشي هنا آمنوا بالباطل كما شاء إيمان بباطله هنا نكافر بباطل إيماني بباطل هنا باطل أمره چية بونمنا ديمقراطية باطل أمره چية شخص فرستي وقبوريته أو باطلة أو كسي إيمان بو بينه بونمنا باطل أمره چية بدعة باطلة والذين آمنوا بالباطل هل كسي إيمان بباطل بينه وكفروا بالله بلان بعكسه وبيباور ببخواه خواجه فرمي أولئك هم الخاسرون أوانا خسارة مندي تواو زر المندي